مناقشەکردنی پرۆژە یاسای سزا جێگرەوەکان. زۆر جار باس لە سەروەرنەبوونی یاسا دەکرێت و هاوکات ڕەخنە لە دادگاکان و پرۆسەی لێکۆڵینەوە دەگیرێت کە نەیانتوانیوە ئارکەکانیان بە شێوەیەکی دادپەروەری جێبەجێ بکەن. هەر لەو پێناوەدا پرۆژەیەک بۆ پێشخستنی سیستەمی دادگاکان لەلایەن ژمارەیەک ڕێکخرا و کەسانی یاسایی خراوەتە ڕوو کە لە میانەی کۆنفرانسێکدا تاو توێکرا. 440 خەلەلی دەستنیشان کرد کە ئەو خەلالانە دەبنە ڕێگر لەوەی کە مەحاکم دادوەران پرۆسەی دادوەری بە شێوەیەکی پێویست کار و چالاکیەکانی خۆی لەسەر مەلەفی عەدالە وەکو خزمەتگوزاریەکی قەزایی پێشکەش بە تەواوی خەڵک بکە. ئەوە بۆ خۆیان ئیقراریان کرد و مؤتەمەری عامە واتە کاتێک کە کابرا بۆ خۆی بڵێ من نەخۆشم تەواو من ناتوانم تۆ پێی بڵێم تەندروست. بۆ نمونە مەسەن لە ڕێگەی ئەو وەزارەتانەی کە سەر بە لایەنە حزبیەکانن تەگەرە دەخەنە بەردەمی ئەنجومەنی دادوەری، بۆ نمونە لە ڕێگەی با بڵێن تەشریعکردنی هەندێک یاساوە تەدەخل لە شؤونی قەزا دەکەن. بۆ نمونە عەفوی عام و عەفوی خاص دوو زەقترین تەدەخلی دەسەڵاتی تەشریعی و دەسەڵاتی تەنفیزیە لە کاروباری قەزایی. ئەنجومەنی دادوەریش کە چاودێری تەواوی دادگاکان یارێمی کوردستان دەکات لە ڕێی وتەبێژەکەیەوە ئەوە دەخاتە ڕوو کە پێویستیان بە دەرکردنی یاسایەکی نوێ هەیە تاوەکو لەو کەم و کوڕیانە دەربازیان بێت کە تێیکەوتونە و دەڵێت دەبێت یاسا کۆنەکەیان لە ڕێی پەرلەمانەوە هەموار بکرێتەوە. کەم و کوڕی لە هەموو دەسەڵاتەکانەیە و ئێمە نەشمان شاردوێتەوە لە ئەنجومەنی دادوەری و دەسەڵاتی دادوەریش هەیە، بەڵام خۆتان دەزانن ئێمە بە پێی یاسایە کار دەکەین کە خودی یاسای دەسەڵاتی دادوەریە کە ئەم یاسایە لە ساڵی 2000 بە پێی یاسای ژمارە 23 ساڵی 2007 کە لە پەرلەمانی کوردستان دەرچووە لە ئەو کات یاسایەکی زۆر باش بوو بەحەقەت، بەڵام لە کاتی ئێستادا پێویستی بە هەموارکردنەوەیە و لە هەندێک بڕگە و مادەی پێویست دەکات بە تەواوی لا بەبردرێ یاخود هەمار بکرێتەوە. هاوکات بەڕێوەبەرێکیش لە دەستەی سربەخۆی مافەکانی مرۆڤ وێڕای کۆمەڵێک ڕەخنە دەڵێت دەسەڵاتی لێکۆڵینەوە کە لە دەستی پۆلیسدایە پێویستە بگوازرێتەوە بۆ دادوەری لێکۆڵینەوە بۆ ئەوەی لێکۆڵەر بە ئەرکی خۆی هەڵسێت. سەروەربوونی یاسا پێویستە بە پێشکەوتن و هەروەها باشترکردنی ڕۆژی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان. ئێمە ئەبینی کە پێشەرکاری لەسەر ڕۆژی مافەکانی مرۆڤ بەداخەوە لە هەڵکشاندایە، بۆیە گرنگە کە جارێکی تر ئەنزەمی دادوەری و دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستاندا پێداچوونەوە بە هەم یاساکانیان بکرێ و هەر بە میکانیزمی کارکردنی ئەم دەسەڵاتانە بکرێ. شارەزایانی یاسایی هەمیشە ڕەخنەی توندە دەسەڵاتەکانی دادوەری و جێبەجێکردن و یاسادانان دەگرن و بەو پێی نەیانتوانیوە بە ئەرک و ڕۆڵی خۆیان هەڵسن. هاوکات زۆر جاریش دەستخستنە ناوەی حیزب و لایەنی دەسەڵات لە پرۆسەی دادگاکان بۆتە هۆی نەمانی متمانە لە کاری دادگاکان و دوجار یەکلاییکردنەوەی کەیسەکان لە بەرژەوەندی کەسانی دەست ڕۆیشتوو. ئاراس عەزیز، کەناڵی پێام، هەولێر.